سەردانە لە ڕاستیدا لەگەڵ هەواڵانم لە مەڵبەند و لەگەڵ جەنابی قایمقام و ئیدارەتی شاری خانەخین دووباتکردنەوەی وەفایە بۆ ڕێبازەکەی جەنابی مام جەلال چی ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و چی خانەخینی وەکو شار لە ڕاستیدا مێژوویەکی دوور و درێژی لەگەڵ ژیانی سیاسی مامە هەیە و لە وێستگە گرنگەکانە مام قسەی جدی لەسەر دوا ڕۆژ و چارەنووسی خانەخین کردووە بۆیە چەند جارێکیش لە تەمەنی سیاسی خۆیان سەردانی خانەخینی کردووە کە تەمەنی بەیانی ساتەوەختی چارەنووساز بوون بۆیە خانەخینەکان هەرگیز وەفای مام بۆ خانەخین بۆ کوردستان لە یاد ناکەن و ئەمڕۆژ هاتین بۆ ئەوەی کە ئەوە دووپات بکەینەوە کە ئێمە وەکو خانەخین و خانەخینەکان بەردەوامی لەسەر ڕێبازەکەی بەڕێزیان. ڕاستی مام جەلال یادەوەری خۆیدا خانەقینی بەلاوە زۆر گرنگ بووە، هەمیشە حسابی زۆر گەورەی بۆ کردووە. یەکێک لەو دروشمانەی کە بەرزی کردبووە یا کەرکووک و خانەقینات تاماوی نەجەنگین. ئەمە گرنگی بایەخدانە بە خانەقین و ڕۆڵی خانەقین لە خەباتی سیاسی ملەتەکەماندا.